بەڵێ ئاکەم دەچینە لای تەوەری دۆمی بەرنامەکەمان وەک بینیمان خۆشببختانە ئەو پرۆژانی کە دەکرێت لە شاری سلێمانی پرۆژەی گرنگن ئەمە لە ڕووی ئەو پرۆژانی کە لە ڕووی هاتوچۆ و لەسەر زەوی دەکرێت بەڵام باز لەوە دەکەین کە ئەو پرۆژانە چین کە لە شاری سلێمانی کراون لە ئاسماندا توانیوێتی شاری سلێمانی هەم لە ناو خودی خۆی هەم بە جیهانیش بناسێنرێ 20 ساڵ تێپەڕ بووە بەسەر کردنەوەی فڕۆکەخانەی سلێمانیدا فڕۆکەخانەی سلێمانی یەکێکە لەو فڕۆکەخانە نێودەوڵەتیە گرنگانی کە دەکەوێتە بەکرێتۆ بە دووری بە دووری ببورن 15 کیلومتر لە شاری سلێمانیەوە فڕۆکەخانەکە لە ساڵی 2003 بەردی بناغی دانرا و لە ساڵی 2005دا ئەم فڕۆکەخانەیە کراوەتۆکو ئاماژە بێتە یەکێکە لە فڕۆکەخانە هەرە گرنگەکان کە توانیوێتی شاری سلێمانی بە تەواوی جیهان بناسێنێت. ئەلەسانە وەک باست کرد یەکێکە لە فڕۆکەخانە ئەنەی کە لە ئاسەر ئاستی عێراقیش یەکێکە لەو فڕۆکەخانانە کە خزمەتێکی زۆری بە گەشتیاران کردووە. بڵێ تەنانەت وڵاتانی ناوچەکەش. بەڵێ بێگومان وەکو ئەماژەم پێدا کە ئەم فڕۆکەخانەیە 15 کیلومتر لە ناوەندی شاری سلێمانیەوە دوورە و توانراوە بە هەموو جیان بناسێن. جای مە لە تەوەری ئەمڕۆماندا پاس لەوە دەکەین بزانین ئایا کردنەوەی ئەم فڕۆکەخانەیە بیرۆکەی کێ بووە تا چەند توانوێتی سوود بە هاوڵاتیان بگەنێ ئەمان و چەندین پرسیاری تر لەگەڵ میوانەکەمان دانا محەممەد بەڕێبەری پەیوەندی گشتیەکان و ڕاگەاندنی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی کە ڕاستەخۆ لە ئستۆدیۆ لامان میوانە کاکدانا بەخێر هاتی و بەیانی و باش باش بژین الحەمدولیلا ئەمە باشین سوپاس بۆ بەڕێز کاکدانا جا بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین 20 ساڵ تێپەڕ بۆ بەسەر دوێنەوەی بەڵام ئێمە ئێستا شەر پیرۆزبایی لە کاکدانسەرجەم کارمەندانی فڕۆکەخانە ماندوونە بن هەمیشە هاوکاری هاوڵاتانیان کردو و ماندوونە ناسانە کارتان کردووە. دەمێ پرسیارەوە لێ بکەم ئایا بیرۆکەی ئەمە لە چێوە هات بیرۆکەی کێ بوو کە ئەم فڕۆکەخانەیە بگرێت و هێندە سوودی بە هاوڵاتیان گاردو و توانوێتی شاری سلێمانی بە وڵاتانی دیکەی جیهانیش بناسێنێت. دیارە کە باسی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەکەین یەکسەر بێ بگەڕێنەوە بۆ خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال کە بیرۆکەی دروستکردنی فڕۆکەخانە و بنیانانی فڕۆکەخانی لە شاری سلێمانیدا دانا و پاڵپشتی پشتیوانی تەواوی ئەم دامەزراوە گرنگە خزمەت گوزاریە گشتیی کرد لە شارەکەی تاکو و بنیاد بنرێ. باشە کاکدانا ئەوەی کە گرنگە و ڕەنگە لای مقۆمەقۆ بێ لای هەمومان باس دەو بکەین جادێنش دوجا لەگەڵ برادران باسمان لەوە کرد کە یەکەمین فڕۆکەخان لە چ فڕۆکەیەک بوو ئایا کێ بوو کە لە یەکەم فڕۆکە لە فڕۆکەخانەی سلێمانیەوە نیشتەوە؟ تەمان بۆ ئێمەمانان کە لە سەرەتای فڕۆکەخانە لەوێن مێژوێکی زۆر خۆشیە بە تایبەت بۆ بەندە کە یەکەم وێنەی ئەو فڕۆکەیە خۆم گرتم فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی عێراقی بوو کە بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح ئەو کاتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو و لەگەڵ بەڕێز وەزیری نەقلی عێراقی لە ئوردنی لە عەمانی شانشینی وڵاتی ئوردنەوە هاتنە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بڕواتان بێ ینی هەستێک بوو کە ئەوەی کە ئێمە خۆمان لەوێ بووین باس ناکرا هەمچجم من لە میوانەکان لە بەرپرسان یعنی فرمێسکی خۆشیت ئەبینی لە چاوی ئەو میوان و بەرپرسانی کە لە پێشوازی نیشتنەوەی یەکەم فڕۆکە بوون لە فڕۆکەخانەیەکی کوردستان کە دوای چەندین ساڵ ئێمە مەحروم کرابووین لەم بابەتی فڕۆکەوانی و فڕۆکەخانە ئێمە ساڵانی زوو زیاتر ئێمە فڕۆکە بۆ سەرکوتکردن و لێدانی گەلەکەمان بەکارێنا بەڵام خۆشببختانە ئێمە بووین بە خاوەنی فڕۆکەخانە و یەکەم فڕۆکەشی لێنیشتەوە یعنی ڕۆژێک بوو باس ناکرێ ئەحساسەکەی من تا ئێستا دوای 20 ساڵ ئەحساسەکەی لە ناو ڕۆحمایە. بەڵێ کاکدانا ئەوەی کە جێی دڵخۆشیە ساڵانە زیاتر لە ملیۆن گەشتیار لە ڕێی فڕۆکەخانەی نێودەوڵەتیەوە گەشت دەکەن بەرە وڵاتانی ناوچەکە بێ یاخود ژیان بێ بەگشتی کە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە پلان و پرۆژەی داهاتوتان چۆنە لەم ساڵ بە یاخود بۆ ساڵی داهاتوو؟ وەڵای خۆتان ئەزانن بەهۆی بارودۆخ و زروفی ئابووری و دارایی ناوچەکە و بە تایبەتیش ئەو گەمارۆیی کە لەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیە بەداخەو کە ئینشاءڵڵا ئومێ دەکەین لایندەیەکی نزیکە ئەمەش بڕەوێتەوە
چونکە فڕۆکەخانە دامەزراوەیەکی خزمەت گوزاری گشتی گرنگە لە ناوچەکەدا بۆ خزمەتی گەشتیار و هاوڵاتیان و بازرگانانە. من ئەمەوێ بگەڕێمەوە بۆ وتەیەکی جەنابی مام کە لە ڕۆژی کردنەوەی فڕۆکەخانەدا لە 2005 بەڕێزیان فڕۆکەخانەی کردەوە. کردنەوەی فڕۆکەخانە کردنەوەی دەرگایە بەڕووی کوردستان و عێراق و بە تایبەتی سلێمانیا دەرگاکانی ئابووری، کولتوری، ڕۆشنبیری، پەروەردە، گەشت و گوزار، دیبلۆماسی، چەندانی تر سیاسی، چەندانی تر بەڕووی ناوچەکەدا. فڕۆکەخانە تەنها بریتی نییە لە ئەوەی کە مەسەلەن گەشتیارێک گێت گەشتەکە بۆ شوێنێکی معەن، کردنەوەی چەندین دەرگایە بەڕووی ناوچەکەدا و بە تایبەتیش بۆ سلێمانی. لە ڕووی گەشە سندنەوە فڕۆکەخانە لە گەشە سندن نەوەستاوە، بە تایبەتی ئێمە دوای 20 ساڵ ئەتوانم خۆشبەختانە لێرە باسیەوە بکەم گەورەترین سەروەتی سەرمایەی مرۆیی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدایە بە مێژووی زیاتر لە 80 ساڵی فڕۆکەخانە و فڕۆکەوانی لە عێراقا. ئێستا ئێمە ستافی فڕۆکەخانە کارمەندەکانمان بوونەتە یەکێک لە پێشەنگەکانی فڕۆکەخانەکانی عێراق کە هەڵکەوتووی وایتیا ئێستا بۆتە مامۆستا. بەڕاستی کە ئەمە مای شانازیە کە فڕۆکەخانەیەک بتوانێت لە ماوەیەکی تەمەنی کورتیدا بتوانێت ئەم کادرە پێشکەوت و خۆماڵانە بەکاربێنێت سەرڕای ئاستەنگی دارایی و بارودۆخی و گوزەرانی فەرمانبەرانیش. بەڵام خۆشبەختانە بەڕێوبەران و لێپسراوان و ئەفسەر و پزیشک و کارمەندانی فڕۆکەخانە توانیویانە بە دڵسۆزانە ئەم دامەزراوە گرنگە بگەێن ئەم باستەی کە ئێستا جێگەی تێڕوانینی نێوەندە نێودەوڵەتەکان و دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراق و ناوخۆش بێت. بەڵێ کاکدانە باسیەوەت کرد کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی پێشەنگە لەسەر ئاستی عێراقانی شەکەل و فڕۆکەخانانی کە ناوی خۆی هەیە. منە پرسم چەند کۆمپانیایکی فڕۆکەوانی ئاسمانی بەناوبانگ لەسەر ئاستی جیهان لەگە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی گەشتە ئاسمانیەکان ڕێگەخەن. دیارترین ئەو کۆمپانیانە چەند کە ئێستا لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەو گەشتە ئاسمانیانە ڕێگەخەن؟ ئێمە لە ئێستا هێڵی ئاسمانی قەتەریەمان هەیە بەڵێ کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەشت دەکات بۆ دەوحە، بۆ قەتەر و لێشەوە بۆ هەموو دنیا، کە ئەمە ئێستا خواستێکی زۆری لەسرە. هێڵی ئاسمانی شاهانەی ئوردونیمان هەیە، مەلەکی ئوردونی، کە ئەمیش بە هەمان شێوە ئەمانە یەکێکن لە هێڵا بەنێوبانگەکانی جیهان و خواستێکی زۆریشی لەسرە بۆ گەشتکردن، چونکە ئەمانە بابەتیان ترانزیتیان هەیە بۆ زۆربەی زۆری وڵاتانی جیهان. هێڵی ئاسمانی فلای دوبەیمان هەیە، هێڵی ئاسمانی عێراقیمان هەیە کە ئەمانە سەبارەت بەمایان ئێر کاکدانان گەشتەکان کراوەتەوە لە سلێمانی ڕاستەخۆوەتان؟ بەڵێ خۆشبەختانە هەژدەی ئەم مانگە 3 ڕۆژ پێش ئێستا ماهان ئێر گەشتەکانی دەست پێکردەوە کە ماهان ئێریش یەکێکە لەو کۆمپانیا گرنگانەی بۆ ئێمە بۆ ناوچەکە کە گەشتی هەیە لە نێوان سلێمانی تاران و لەوێشەوە بەشێکی زۆر لە بازرگانەکان توانیویانە ئیسیفادەی لێ بکەن بۆ گەشتە ترانزیتەکانیان بۆ وڵاتی سین و تایلاند و بەشێکیش لەوانەی کە پێویستیان بە معالەجەی تەندروستی هەیە بۆ هندستان کە ماهان ئێر یەکێکە لەو کۆمپانیانەی کە زۆر بەقووەتە لەم بابەتە. باشە کاکدانا لەسەر وەختی کردنەوەی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیدا هیچ فڕۆکەخانەیەکی تر لەو کاتەدا کرایەوە لە عێراقدا و ئاگەر کراوەتەوە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی لە نێوانیاندا چ پێگەیەکی هەیە؟ تاوان فڕۆکەخانەکانی عێراق پێشتر هەبوو، فڕۆکەخانەی بەغا بوو، فڕۆکەخانەی بەسڕە هەبوو، فڕۆکەخانەی هەولێر بە چەند وەختێک پێش فڕۆکەخانەی سلێمانی کرایەوە، بەڵام دوای کردنەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی قۆناغی فڕۆکەخانە و فڕۆکەوانی عێراق پێینایە قۆناغێکی ترەوە، چونکە بەڕاستی ئەمە قسەی من نییە، ئەمە راپۆرتی ئەو شاندانەیە کە لە نێوەندە نێودەوڵەتەکان و لە دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراقی هاتوون سەردانی فڕۆکەخانەیان کردو، راپۆرتەکانیان تا ئێستش وەکو دۆکمێن لە فڕۆکەخانەمەوە کە بە بەرزترین ئاستی فڕۆکەخانەکانی عێراق ناوزەندیان کردووە. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی یەکێکە لە باشترین فڕۆکەخانەکانی عێراق.
مای خۆشحاڵی هیچ ئامارێک وەردەگرن کەواتە کاکدانا ساڵانە بزانن گەشتەکانتان چۆن بووە چان هاوڵاتی لە ڕێی فڕۆکەخانەی سلێمانی و گەشتیان کرد و ساڵانەم ئامارانە کۆ دەکەنەوە ئێمە بڵێ چۆن ئامار بەردەوام ئاماری ئێمە داتاکان ڕۆژانە تۆمار دەکرێت و گەشتیار و فڕۆکەش دواتر ئەچێتە بەشی پەیوەندیدار لەوێ دۆکمنت دەکرێت و ساڵانە ئێمە زۆربەی ساڵەکان لە کۆنگرێ ڕۆژنامە نووسیدا ئامارەکان ڕاگەێنین جگەلەوە ئێمە هەفتانە یاخۆ دەتوانین بڵێن ڕۆژانە ئێمە سنووقی سکاڵا و پێشنیارمان داناوە لە هەموو شوێنەکانی فڕۆکەخانە تاکو و ڕاو سرنج و تێبینەکانی گەشتیار وەربگرین بتوانین لە هەچ پۆینتێکە ڕخنەیەک لەیەکی بنیادنەر هەبێ ئێمە بەدەمیەوە بچین و زایدن ئەو بابەتی سۆشیال میدیا کێمە پەیجێکمان هەیە پەیجی فڕۆکەخانەی سلێمانی کە چەندین جار لێشەوە گەشتیار و هاوڵاتیان نامەمان بۆ نێرن پرسیارمان لێکن وەڵامیانەینەوە. بەڵێ کاکدانا فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی پەیوەندی یاخود کۆنتاکتی لەگەڵ فڕۆکەخانە نێودەوڵەتی تێناسراوەکان چۆنە بۆ نمونە فرانکفۆرت بێ یاخود لە ئەمریکا بێت با پرسیارەکەم زیاتر ورد بکەمەوە کارمەندەکاتان ساڵانە بەشداری خو لە نێودەوڵەتیەکانەکەن ئاڵوگۆڕی ئەزمون بێ بۆ نمونە بەتاکید تاوان ئەمە بابەتی خولبینین ئێمە هەندێ بەشمان هەیە لە ناو فڕۆکەخانەیە کە پێویستیان بە ئەبدەیتی بەردەوام هەیە بۆ خولەکان چونکە هەنێک بەشی هەستیارن کە پێویستیانمەوەی بەردەوام بەڵام بەداخەوە لەم ساڵانەی ئاخیرا خۆتان نەزانن بارودۆخی دارایی وای کردووە کاریگەری لەسەر ئەمەش دروستکە ئەم لایەنەش دروستکە کە بەڕاستی فڕۆکەخانە وەکو هیچ دامەزراوەیەکی تر نییە چونکە ناکرێ لە ئەبدەیتکردنی کارمەند و پێداویستیە تەکنیکیەکان و پێداویستی بەگەڕخستن و فڕین دوا بکەوێت پرۆسەیەکە بەردەوامی هەیە بەردەوامی پشووە یاخۆشەمەیە نەخێر 24 کاتژمێر هەموو ڕۆژێک بەڵێ دەوامی تایە و جگە لەوەش بەردەوام ئەبێتەوە ئەو ئەجیزانە و لەگەڵ ڕۆژا بگونجێنی ئەبدەیتی کارمەندەکانە شارەزایی کارمەندەکانەوە لەو وەکو لە بیدایەتیشە ئاماژەم پێ الحەمدولillah ئاستی توانای مرۆیی لە فڕۆکەخانەی سلێمانیە لە ئاستێکی زۆر بەرزایە جێگەی مای شانازیە بۆ ئێمە ئەویش لەسەر دەستی ئەو سەربازەونانەی ناو فڕۆکەخانەیە کە شەو ڕۆژیان خستۆتە سەریە ئێمەش منیش لێرەوە بە دەرفەت تێزانم پیرۆزبایی 20 ساڵەی یادی دامەزراندن لە تەواوی بەڕێوبەر و لێپسرا و ئەفسەر و پزیشک و کارمەندانی فڕۆکەخانە بکەم کە بەڕاستی وەسفی باشیان ناکرێ سەر ڕاقەیرانەکانی دارایی ئەوان توانیویانە بەردێ بخەنە سەر بەردێک بۆ دامەزراوەیەکی خزمەت گوزاری گشتی گرنگی شارەکەمان وە لێرەشەوە جێخۆیەتی یادێک لەو بەڕێزانە بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵمانابوون سەری ڕێز و نەوازش لە ئاست گوڵکۆی هەموو ئەو هاوڕێ و هاوپیشانەمان دانەوێنم کە ڕۆژێک لە ڕۆژان لە فڕۆکەخانەدا خزمەتیان کردو و بەداخەوە ئێستا کۆچی دواییان کردووە و هەموو ئەو هاوڕێ هاوپیشانەمان کە ڕۆژێک لە ڕۆژان لە فڕۆکەخانەدا خزمەتیان کردووە ئێستا یاخود لە دامەزراوەی ترا خزمەتەکەن یاخود خانە نشین بوون لێرەوە چاوی تاک بە تاکیان ماچەکەم و سڵاو ڕێزم هەیە بۆ هەر هەمویان. باشە کاکدانا باباس لەوە بکەین وەک بەڕێزت ئاماژەت پێدا کە ڕەنگە فڕۆکەخانە تەنها بۆ ئەوە نەبێت کە هاوڵاتیان واتی بکەن کە تەنها دەبێت گەشتی لێ بکەن بەشێگێ لە ناو فڕۆکەخانەی سلێمانی کارگۆ باسێکمان لەمە بۆ بکە بزانین فڕۆکەخانەی سلێمانیش تا چەند کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی بازرگانی لە نێوان وڵاتاندا. تاوان لایانی بازرگانی یاخود بڵێن جوڵەی فڕۆکەی کارگۆ شمەک لایەنێکی ترە کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا کاری تیا دەکرێت. خۆشبەختانە ئێمە لە 2014 گوندی کارگۆی فڕۆکەخانە لەلایەن بەڕێز جەنابی کاقوبات جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرایەوە کە پرۆژەیەکی استراتیژی گرنگە بۆ ناوچەکە و بۆ سلێمانی بە تایبەت ئەم لایەنە تەنها بازرگانەکان ئەزانن چەندە سێکتەرێکی گرنگە لە ڕووی
گەشەسەردنی ئابووری و بازرگانیەوە لە ناوچەکەدا و بە تایبەت لە شارە حیاتەکەی خۆمان سلێمانی. بەڵێ جا کاکدانا باسی کارمەندەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیت کرد سەربازەبوونەکان من لەوە پرسیاریشکەم بۆ دروست بوو سیستمی یان بڵێن شێوازی دەوام لە فڕۆکەخانە چۆنە بێگومان 24 ساعتە بڵێ دوو شەفتە یاخود سێ شەفتە یان بەپێی بەشەکانە هەستیاری بەشەکانە هاوسەری خاتۆنی بەڕێز لەوەیە بەڵێ شارەزایی ئەو شارەزایە تاوان هەموو بەڕێوەبەرایەتی بەشەکانی فڕۆکەخانە یعنی من زۆرن نامەوێت ئێستا ناوی هەموو بەڕێوەبەرایەتی بەشەکان بێنم ژێر بن بە شێوەیەکی گشتی دەوام 24 کاتژمێرە لە ناو فڕۆکەخانەدا بە شێوەیەکی تۆکمە بە شێوەی ستافی ڕێکخراوە جگە لە دەوامی ئیداری کە ڕۆژانە دەوامی تیاگرێ ئەوانی تر هەموو بەشەکانی فڕۆکەخانە 24 کاتژمێر دەوامی تایە بەڕاستی ماندووبوونیشی تایە بەڵام یعنی حوبێک هەیە لە ڕۆح و ناخی کارمەندی فڕۆکەخانەدا باس ناکرێ ینی من ناتوانم وەسفی ئەو دڵسۆزیەی ئەوان بکەم لەوانەیە خەڵکێک هەبێت وابزانێت ئایا لەوانێت موچەی کارمەندانی فڕۆکەخانە لەسەر حکوومەتی ناوەندە نەخێر وڵا موچەی کارمەندانی فڕۆکەخانە لەسەر حکوومەتی هەرێمە و حاڵی وەکو دامەزراوەکانی هاوڕێ و هاوکارەکانمانن کە بە سوپاسەوە هەموو ناڕەزایەتێکی ئەوان بۆ ئێمەشە بۆ پشگیریکردنی ئێمەشە بۆ داواکردنی قوتی سەرجەم فەرمانبەرانە بە ئێمە سڵاوێکیش لەوان بکەین بەڵام فڕۆکەخانە جیاوازی تایبەتمەندیەکی هەیە بەڕێزان فڕۆکەخانە ناوەندێکی نێودەوڵەتیە یعنی ناکرێت دەوام تیایە نەکرێت ناکرێت دەوام تایە بوەستێت لەبەر ئەوە فڕۆکەخانە لەم نیتاخەوە بۆیە ئەڵەم یعنی دڵسۆزی کارمەندانی فڕۆکەخانە وێنا ناکرێت لەبەرەوە نەیانێشتۆ بۆ تاکە لەحزەیەکیش هیچ کێشەیەک لە هیچ بەش و سێکتەرێکی فڕۆکەخانەیان ڕووبات و من لێرەشەوە دڵنیایی ئێم ئەوەنە مطمئینم لە ستاف و کارمەندانی فڕۆکەخانە هاوڕێ و هاوپیشەکانم لە هەموو سەرجەم سێکتەرەکانە لە سێکتەری ئاسایش تەندروستی نیشینگا گومرێک پۆلیسی گومرێک پۆلیس هاتوچۆ سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی تری بەڕێوەبەرایەتی گشتی فڕۆکەخانە ئەمانە هەموو خەڵکی زۆر باش تیا ئیدارەی ئەیات و ستافی زۆر باش دەوامەکەن. بەڵێ سانە پێشەوەی پرسیارەکەی لێ بکەی کاکدانا بەوردی وەڵامی منیایەوە جا نازەم ئیزافەتێ بۆ شێوازی داوامیان بۆ کاتێککەوێ زۆر زەحمەتە ناڵێم منیش وەسپم کردن بەڕاستی وەسف و وێنای ئەو بەڕێزانە ناکرێت جێگەی ستایشن یعنی شتێک نییە بە سوپاسێکی ئێمە بڕوا بڕێەوە بەڕاستی ئەوان دڵسۆزی ئەوان نەبێت هیچ سوپاسێ جێگەیان بۆ ناگرێتەوە خۆت لەو مەعاناتەیە زین بۆ 48 سەعات هاوسەرت ماڵ بەجێ ئەهێڵێت مناڵ بەجێ ئەهێڵێت دەوامەکە ینی ئەمە کەم نییە لەشتان ساق بێ بێگومانەوەکو بەڕێزت ئاماژت پێدا وەکو خێزانێکیان لاتۆ لە ناو فڕۆکەخانەی سلێمانیدا هەرچەند کارەکان سەخت بێ بەڵام ماندوونە ناسانە بەڕێی دەکەم کاکدانا لە کاتی گرژی و ئاڵۆزیەکانەوەکو بەڕێزت ئاماژە بێدا هەمیشە کارەکانیان ڕایی کردووە لە کاتی جەنگ لە کاتی شەڕ و پێکدادان لە کاتی هەر بارودۆخێکی نەخوازراودا بێت ئەمان چۆن کار دەکەن بە چ میکانیزمێک و هەروەها دەمێ پرسم چ تەکنەلۆژیایەک و چ شتێک بەکاردێنن بۆ ئەوەی گەشتەکان کۆنتترۆل بکرێت و کارەکان نەوەسێنرێت هەنێک بابەت هەیە بۆ نمونە شەڕی ئەو دوو وڵاتی لە ماوەی ڕابردوودا ڕوویە بووە هۆی ڕاگررتنی جوڵەی فڕۆکەوانی لە ئاسمانی عێراقە کە ئەمە بە بڕیاری دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراقی کە جوڵەی فڕۆکەوانی وەستا فڕۆکەخانەکان مانای ئەوە نییە دەوامی تیا ڕاگیرێ فڕۆکەخانە 24 کاتژمێر چۆن ستاف دەوامی کردووە بە هەمان شێوە ئەمە 12 ڕۆژ جوڵەی فڕۆکەوانی لە عێراقا نەما بەڵام پەیوەندی نییە بە دەوامەوە ستافی فڕۆکەخانە وەکو چۆن ڕۆژانی ئاسایی خۆیان دەوامیان کردووە بە هەمان شێوە دەوامی خۆیانەکەن ئێمە بابەتەکانی سۆشیال میدیا بەکارێنین لە ناو خۆی خۆمانە و چەندین گروپات هەیە لە ناو بەڕێوەبەرایەتی بەشەکانە کە ستافەکان ئاگادارەکەنەوە بۆ تەنزیمی و ڕێخستنەوەی دەوامی خۆیان و ڕۆژانەش ڕوبەڕووبوونەوەی دەوام هەیە یعنی بەرپرسەکان
بەردەوام لەگەڵ کارمەندەکانی خۆیانە لەسەر هێڵن بۆ چۆنێتی داوامکردن و بەڕێکردن و ڕایکردنی کاروبارەکانی لە فڕۆکخانە. بەڵێ باشە کاکدانا کوبەڕێزت ئاماژت بێدا کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی دەکەن. ڕەنگە ئەم ژمارەیە زیاتر بێت لەگەڵ گەورەبوونی دانیشتوان لەگەڵ زۆربوونی دانیشتوان چ هاتن بێت و چ ڕۆشتنیش بێ ڕەنگە ئەم ژمارانە ساڵ بە ساڵ لە زیادبوون لەگە فراوانبوونی شاریش. بەڵێ بێگومان پلانتان نییە کە فڕۆکەخانی سلێمانی فراوانتر بکەن چ لە ڕۆی پانتاییەوە بێت چ لە ڕۆی ئەوەی کە کارەکانتان فراوانتر بکەن و بە چ میکانیزمێک پلاندانێن بۆی بتوانن زیاتر لە پێشکەوتندا بن. فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی لەسەر سایت پلانە ڕات سایت پلانی چ بەگەڕخستن بێ چ فراوانکردنی بینا و پێداویستیەکان بێ بەڵام خۆتان نەزانن چەندین ساڵێمە بارودۆخی دارایی خۆڵبەستی هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کردووە بە تایبەتیش فڕۆکخانەکە یەکێکە لەو دامەزراوانەی کە بەداخەوە بارودۆخە دارایەکە وای کردووە کە تۆ جاری وایە پلانێکت هەیە بەڵام ناتوانانی وەکو خۆی جێبەجێ بکەیت. بەداخۆین ومێ دەکەین ئەم بارودۆخە تێپەڕێت و بتوانین ئێمەش لەگەڵ ئەو پلانانەی کە پێشتر لە فڕۆکەخانەدا بۆ ئایندە دانراوە بتوانین جێبەجێکەین و چینە بێشەوە. کاتەنگاوسە فراوانتر کرێ پانتایەکەی بەپی خواست و ویست بەڵێ. باشە کاکدانا با لە لایەنێکی دیکە جیاواز لە لایەنەکانی تر پرسیار لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بکەین. چ ڕۆڵێکی گێڕاوە لە پەرەپێدانی با بڵین کەسایەتی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستاندا وای کردووە کە استراتیژیەتی هەرێمی کوردستان یاخۆڵین سلێمانی بتوانە بە کەسایەتی نێودەوڵەتەکان بناسێنێ یاخود بە گشتی ورتری بکەینەوە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی چ کاریگەریەکی هەبووە لەسەر کەسایەتی نێودەوڵەتەکانی کە لە نێودەوڵەتەکانی دێنە ناو شاری سلێمانیەوە تا چەند سلێمانی ناسێنرا بە وڵاتەکانی دیکە. لە سەرەتادا باسم کرد تم گەڕامەوە بۆ وتەیەکی خوا لێ خۆش بوو جەناوی مامجلال کە لە ڕۆژی کردنەوەی فڕۆکەخانەیە بەگوێی هەمومانیاندا جەنابیان فەرمۆی کردنەوەی فڕۆکەخانە کردنەوەی چەندین دەرگایە تەنها با ئێمە لە گەشت و گەشتیارە سەیری نەکەین پەروەردە و فێرکردن دیبلۆماسی گەشت و گوزار کە ئەڵەی دیبلۆماسی ئەمە خۆی بۆ هەموو شاندە باڵاکانی دیبلۆماسی دەرەوە کە یێنە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێم لە ڕێی فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە سەردانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیەکەن و بە پێچەوانەوە هەموو ئەو شاندانەی کە لێرەوە وەکو نوێنەرایەتی کورد سەردانی وڵاتانی دەرەوە ئەکەن ئەمە ئەو فڕۆکەخانەیە بۆتە پردێکی پەیوەندی دیبلۆماسی نێوان سلێمانی یاخود هەرێمی کوردستان و ناوچەکە بە جیهانی دەرەوە. لە دوای 20 ساڵ کارکردن کاکدانا ئەم دەرگانەی کە سەرۆک مامجلال باسی لێ کرد تا ئێستا ئەو دەرگانە سەرجەمیان کراوەتەوە بەڕووی هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی. خۆشبەختانە ئەوە ئێمە بەردەوامی شەبین تا ئەو کاتەی لە توانامانابێ نایڵین ئینشاءالله خوای گەورە پشتیوانمان بێ نایڵینەوە دەرگایانە داخرێ بگرە فراوانترێکین. بەڵێ کاکدانا ئێمە هیچمان نەماوە جگە لە ئەستایش و دەستخۆشی و بە هیوای گەشە سەندنی زیاتر بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی هیچ پامێک هەیە بۆ هاوڵاتیان یاخود بۆ گەشتیارەکان لە ڕێی پرۆگرامی بیانی کورسانی و زۆرگە بە کورتی. من سوپاسی بەڕێستانەکەم بۆم دەرفەتە و بۆ ئەم یادە کە پێکەوە لە کورساتی ئازیز کە هەمیشە جێگەی لە دڵی هەمومانایە. پەیامی ئێمە بۆ هاوڵاتیان ئێمە تەنها ئەویان پێ ئەڵێن خوا پشتیوانمان بێ ئێمە هەمیشە لە خزمەتی ئێوەی بەڕێزە ئەبین لەو دامەزراوە خزمەت گوزاریە گشتیە گرنگەی شارەکەی خۆتان تا بتوانین ئێمە لە خزمەتان ئابین ئینشاءالله. دەستخۆش هەر بەژین سپاس دەستە دوو لەگەڵ مابووی کاکدانا بەژین بۆ ئێوە سپاستانەکەم. سپاس بۆ دانا محەممەد بەڕێبەری پەیوەندی گشتەکان و ڕاگانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی کە ڕاستەوخۆ لە ستێدیۆ لەمانیان بوو.